سڵاوتان لێبێ بەڕێزان، لە ڕێگەی ئەم وێبسایتەوە تۆ ئەتوانی بە خۆڕایی بەبێ بەرامبەر سەیری بەشێکی زۆر لە کەناڵە ئاسمانیە کوردیەکان بکەی و هەروەها بەشێکی زۆری کەناڵە جیهانیەکان. بێگومان ئێمە ئازانین کە ئەپلیکیشن زۆرە یان سایت زۆرە، بەڵام ئەتوانم بڵێم لە 99یان بە پارەن، چەند ڕۆژێکی کەم تێنێ بە خۆڕایی دواترە بێ بە پارە. ئێستا وێبسایتی TV Garden بەم ئەدرەسە tv.garden تۆ ئەتوانی لە ڕێگەیەوە سەیری بەشێکی زۆری کەناڵە کوردیەکان بکەی بە خۆڕایی. کاتێک سایتەکە ئەکەینەوە بەو ئەدرەسە بەم جۆرە ئەکرێتەوە بۆ ئەوەی تۆ بینەری کەناڵەکان بە نموناوی وڵاتێک بیت، ئەبێ پێویستە وڵاتەکە هەڵبژێری. ئەمە کۆمەڵە وڵاتە، بەپێی ئەو وڵاتانە تۆ ئەتوانی بینەری کەناڵەکانیان بی. بە نمونە ئێمە ئەمانەوێت سەردانی عێراق بکەین، لێرە دوگمەی سێرچ هەیە، لە سێرچەکە نووسین عێراق بەم جۆرە کە عێراقی بۆ کردینەوە. ئەمە ئەو کەناڵانەیە کە لە ڕێگەی ئەم وێبسایتەوە بەردەستن بۆ سیرکردن. بۆ نمونە ئەمە کەناڵی شەرقیەیە، ئەمە کەناڵی شەرقیە. ئیتر کەناڵەکان زۆرن. ئەمە کەناڵێکی ترە. ئەمەش بەشێکە لە کەناڵە کوردیەکانن کە بۆ تەکاتەوە و سوڕەیەکی جوانی هەیە و هێڵێکی ئینتەرنێتی ئاسایی کیفایەتە. ئەمە بەشێکن لە کەناڵە کوردیەکان کە تۆ ئەتوانی بینەریان بیت. بەشێکی زۆری لە کەناڵەکانی تایە تۆ ئەتوانی بینەریان بی. هەروەها بۆ سمارت تیڤیەکانیش ئەبێ. بۆ سمارت تیڤی ئەبێ لە ڕێگەی براوسەرەکانەوە سەردانی ئەم وێبسایتە بکەی، واتە ئەپلیکیشن نییە، تەنها وێبسایتێکی ئۆنلاینە. ئەبێ ئەو ئەدرەسە لە tv.garden لە براوسەرەکەیە، دواتر وێبسایتەکەت بۆ کاتەوە بە پێی وڵاتەکە تۆ ئەتوانی بینەری کەناڵەکان بیت. ئەمە لە ئێستا چارەسەرێکی ئەتوانم بڵێم مامناوەندە بۆ ئەوانی کە ئەیانەوێت بە خۆڕایی بینەری بەشێک لە کەناڵە کوردیەکان و هەروەها کەناڵە جیهانیەکان. بۆ بابەت و فێرکاری زیاتر ئەتوانن بینەری پەیجەکەم بن لە یوتیوب و ئینستاگرام و فەیسبوک و تیکتۆک و لینکدین بە ناوی سەربەز نەجمەدین. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک، بەخواتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.